ئایا جەنگ دەست پێ دەکاتەوە؟ ڕۆژانی داهاتوو چی ڕوودەدات؟ تەنها 72 کاتژمێر ماوە بۆ تەواوبوونی وادەی ئەو ئاگربەستەی کە 2 هەفتە لەمەوبەر دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا لە جەنگی ئێراندا ڕایگەیاند. ئێرانیەکان بە گوتەی ترامپ پابەندی قەول و بەڵێنەکانیان نەبوون، هەر بۆیە ئاگرێکی گەورەتر و سووتێنەرتر چاوەڕێیان دەکات، بەتایبەت کە ئەم گەڕەی جەنگ ئەمریکا و ئیسرائیل زیاتر و ورتر خۆیان ئامادە کردووە بۆی. هەرچەندە پاکستان، بەریتانیا، فەڕەنسا و چین و هۆڵەندا هەوڵی زۆریاندا تا جەنگەکە جارێکی تر دەست پێ نەکاتەوە، بەڵام پاسدارەکان ملیان نەدا و بەردەوام خەریکی استفزازکردنی سوپای دژبەر بوون لە گەروی هورموزدا. لەنێو ئێراندا ئینشقاقی گەورە لە نێوان باڵی حکوومەت و سوپاڕوویەک داوە. بە جۆرێک کە سەرکردە نادیارەکانی پاسداران هەڕەشە لە مەسعودی پزیشکانی سەرۆک و عراقچی وەزیری دەرەوە دەکەن و داوایان لێ دەکەن چی دیکە بە ناوی ئێرانەوە لێدوان نەدەن. ترامپ و عەباس عراقچی ڕێککەوتبوون کە گەروی هورموز بە ڕووی سەرجەم کەشتیە بازرگانیەکاندا کراوە بێت. عراقچی با تویتێکە مژدەی ڕاگەیان کە گەروەکە ئازاد کرا. تەنها دوای 4 کاتژمێر سوپای پاسداران ئاگری گرت. لە سایتی تەسنیمەوە عێراقچی بە شێت و خەڵەفە و دایە قەڵەم و گوتی عەباسی عێراقچی نەخۆش و کەم عەقڵە و ئەو نازانێت کە گەروی هورموز بەس بە خوێن دەکرێتەوە. ئەم کۆدانە کۆدی جەنگن، واتە داوا دەکەین ئەمریکا بە خێرایی کۆتایی بە وادەیە پێنێت کە وەک ئاگربەست ناوینەوە. بەنیامین ناتانیاهوی سەرۆکی ئیسرائیل لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا گوتی ئەمجارە لێدان لە ئێران تاو جودا و جیاواز دەبێت. ئەمجارە کوشندەتر لە ڕژەمەکە دەدرێت و تا ڕوخانی یەکجارەکەی دەست هەڵناگیردرێت. ئاگربەستەکە بە تەواوی بە دڵخواستی ئەو وڵاتانە بوو کە 100% پشت بە نەوت دەبەستن، بەتایبەت نەوتی کەنداو. دەستپێکردنەوە جەنگەکە جارێکی تر دەیان خاتەوە بەردەم دووڕیانی مانونەمان. هەر بۆیە زووتر سعودیا و ئیمارات هەستیان بەم مەترسیە کردووە و دەیانەوێت ئەمجارە ئەوانیش بێنە مەیدانەکە. سعودیا ئامادەکاری دەکات و لە پاکستانەوە 13000 سەربازی بانگهێش کردووە. جبەخانە و بنکە سەربازیەکانی پڕکردوون. لەو ماوەیەدا سەرجەم دژە موشکیەکانی پڕکردوونەتەوە و ئامادەکاری تەواوی کردووە کە ئەگەر ڕاستەوخۆ بەشداری جەنگی دژی ئێران بکات چی ڕوودەدات. ئەمریکیەکان 8 کەشتی جەنگی تری فڕۆکە هەڵگر و 2 ژێردەریایی تریان هێناوە تا ئاوەکانی کەندا و بە تەواوی ئامادەی جەنگن کە ڕژێمی ئێرانی تیاکۆتایی پێبهێنن. لە ناوخۆی ئێراندا هەڵ ئەوسان بە ڕێژەی 100 تا 350 زیادی کردو. ئاژانسەکانی هەواڵ دەڵێن شتومەک لە زۆربەی شارەکاندا نەماوە. خەڵک خەریکە پەتی سەبری دەبسێت و هەڵدەکوتنە سەر حکوومەت و دام و دەستگاکانی جارێکی دیکە. ڕۆژانی داهاتوو ڕۆژانی یەکلایکەرەوە دەبن و ئیدی ترامپ بیانوویەکی بەهێزی بەدەستەوەیە کە ئێران ملی نەداوە و قابلی ڕوخان و خاپورکردن.